لە ناوچەیەک بە قەبارەی شارێکی بچووک لە ناوجەرگەی ڕۆمادا تۆژەرانی ئیتالی کە لەسەر ڕێگەچارێک دەکەن بۆ گۆڕینی تەکنۆلۆژیەکانی وزەی کە لە ئێستادا هەن بەرەو سیستەمەکانی نوێتر و سەوزتر. ئەویش بە بەکارهێنانی هەل لە پەناڵی خۆری زەبەلاحەوە و بە تەکنۆلۆژیای بەرزەوە هەتا کارگەیەکی بایۆگازی ئاسایی تر کە لە پاشماوەی خۆراکی کۆن گازی میثان بەرهەم دەهێنرێت. ئەگەر بتوانین بەشێکی زۆری پاشماوەی خواردنەکەمان بەکاربهێنین ئەوە نزیکەی لە سەدادەی گازی میثان بەرهەم دەهێنین کە بە وزە بەکاردێت و ئەوەشمانە ئەوەیە کە دەتوانین بەشێکی گرنگی وزە بەسەربەخۆی دابین بکەین. هەرچەندە ڕەنگە ئەمە بەڵێن دەربێت، بەڵام ئەم تەکنۆلۆژیایە بەربڵاو نییە. زۆر جار پاشماوەی خۆراک لە زبڵخانەکاندا بەجێ دەهێڵێت تا بۆ گەندەبێت. هەروەها سووتاندنی گازی میثان هێشتا دەبێتە مایەی دەردانی گازە زیان بەخشەکان. هەر بۆیە هایدرۆجین لە بری ئەوە ڕۆڵێکی گەورە دەگێڕێت لە گەڕان بە دوای سوتەمەنی جێگیردا کە پاشماوەی بەرهەمەکەی تەنها ئاو دەبێت. لێرەدا لە ENEA دۆڵی هایدرۆجینی لێیە لە کارگەیەکی خانەکانی سوتەمەنی لە ئاستێکی پلەی گەرمی بەرزدا. توێژەرانی وەک دەیڤید پۆمەگلیا قەناعەتیان وایە ئەم گازە کە دەکرێت بسووتێنرێت ڕێگەیەکە بۆ بەرەو پێشچوون. ئەو پاتری دیزاین و دروست دەکات کە دواتر بە بەکارهێنانی هایدرۆجین گرم دەکرێن بۆ بەرهەمهێنانی کارەبا. ئەم ئامێرە بەکاردێت بۆ گەرمکردنی خانەکانی سوتەمەنی. کارەکەی ئەوەیە هایدرۆجین بەکاربهێنێت یان هەر گازێکی تر بۆ بەرهەمهێنانی کارەبا و گەرما بە شێوەیەکی ئێجگارکارە. هەرچەندێکە پۆمەگلیا دەڵێت بۆ ئێستا نرخەکەی هەشتا زۆر گران دەکەوێت بۆ بەرهەمهێنانی ئەم جۆرە وزەیە بە پێوەرێکی گەورەتر، بەڵام لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیای نوێتر و بە بەکارهێنانی فراوانتری بۆ خەڵقی لە کۆتاییدا نرخەکەی دەکرێت دابەزێت. دەشڵێت لە یابان لە ئێستادا سەدان هەزار لەم جەنەرەیتەرانە لە ماڵەکاندا بەکاردەهێنرێت. لە ئێستادا گرنگترین خاڵ بۆ بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیایە لە ژیانی ڕۆژانەماندا لەوانەیە تێچوونی بەرهەمهێنانی بێت. لە ڕووی گشتیەوە ئەگەر بیهێنیتە بەرچاوت بۆ بەرهەمهێنانی 1 کیلۆوات کارەبا لە ڕێی ئەم ئامێرانە نزیکەی 10,000 یۆرۆی تێدەچێت. بۆ ئەوەی بتوانین هەرزانتری بکەین بە بەراورد بە تەکنۆلۆژیای ئێستا بۆ بەرهەمهێنانی کارەبا دەبێت ئەو نرخە بۆ هەر کیلۆواتێک بۆ نزیکەی 4,000 یۆرۆ کەم بکەینەوە. ڕەنگە ئەم کارەش کات و کۆشەشی زیاتری بوێت، بەڵام پێی دەچێت لە ئێستادا ئیتالیا بەو ئاراستەیەدا بڕوە کە لە داهاتوویەکی نزیکدا پشت بە بەرهەمهێنانی وزەی خۆی ببەستێت.